پاش تێپەڕبوونی 2 مانگ بەسەر بڵاوکردنەوەی تۆماری ڤیدیۆیی کامێرەکانی چاودێری لەلایەن پەرلەمانتارێکەوە یەکەم دانیشتنی دادگا لە سەر دۆسیی سێوەقادر و منداڵەکانی بەڕێوەچوو لە دادگایەکەدا کە بە ئامادەبوونی تۆمەتباری سەرەکی و کەسوکاری سێوەقادر و ژمارەیەکی بەرچاو لە ڕۆژنامەنووسان و چالاکوانان بەڕێوەچوو وتەی شایەت حاڵانی سێوەقادری تاوان لەسەرکرا وەرگیرا کە تێدا باوک و دایک و برایەکی سێوە لە بەردەم دادوەر شایەتیاندا و لە قسەکانیان ئاماژەیان بەوە کرد کە سێوە و منداڵەکانی بە دەستی هاوسەرەکەی سووتێنراون هاوکات تۆمەتباری سەرەکی چەندین جار هەڕەشەی کوشتنی لە سێوە کردووە دادوەر پاش گوێگرتن و تۆمارکردنی وتەی شایەتەکان کۆتایی بە دانیشتنەکە هێنا بەڵام تا ساتی ئامادەکردنی ئەم راپۆرتە وادەی دووەم دانیشتنی دۆسیەکە دیاری نەکراوە تیمی پارێزەرانی تاوان لەسەرکراویش ڕێڕەوی دادگایەکە بە باش دەبین و لێ ڕازی نەماوێتی بە تێر و تەسەلی گوێمان لێ گیراوە تاوەکو ئێستا ئێمە لەو قەنەعەتیان کە پەیامی داواکارانی مافی کەسی بە شێوەیەکی تەواو گەیشتووە بە دادگای بەڕێز هەرچەنە ماوێتی چەند دانیشتێکی تری ماوە بەڵام هەتاکو ئێستا ئێمە دادگایکردنەکە بە شێوەیەکی زۆر یاسایی ئەبینین و زۆر بەدڵمانە کەسوکاری سێوەش لەگەڵ سوپاسکردنی هەموو کەسانەی کە ڕۆڵیان لە زیندوهێشتنەوەی دۆسیەکەدا هەبوو داوای سزای لە سێدارەدان بۆ تۆمەتباری سەرەکی دەکەن دادگا ئەگا بە نەتیجە و ئەمەوێ ئەو کوڕە بگا بە حکمی ئیعدام تەواو بە حکمی ئیعدام شکونەهەیەکێک چوار بسووتێنێ ناببمینێ نەمینێ بۆ سێوەیەتر و مناڕێکەش بسووتێ ئەوها تەشەنە بکە و کوردستان ئەوها ناشرین بێ بۆ سوپاسی دادگاشەکەین ینی ئێمە ئەمڕۆ لە دادگایەکەیە بەڕاستی جەنابی دادوەر بێلایەنانە وتەکانی لێوەرگرتین ینی من ئەمە یەکەم جارە هەست دەکەم کە دادگا لەمەیە شەڵا سەروەرە بێت تەنها سزای شایستە بۆ ئەم کوڕە لە سێدارەدانە بەوە کەمتر بە هیچ شتێکی کە ڕازی نابێت ئەمە داواکاری ئێمە تۆمەتباری دووەمی دۆسیەکە کە ئافرەتە دراوسەکەی ماڵی سێوەیە و لە ئێستادا بە بڕیاری دادوەر ئازاد کراوە تیمی پارێزەرانی بنەماڵی سێوەقادر لەسەری دەڵێن هەر کات بەڵگی نوێیان دەستکەوت سکاڵا لەسەرەوە ئافرەتەش تۆمار دەکەن لە دادگا ئازاد کراوە دادگای تەمیزیش پەسەندی ئەوەی کردووە بە شێوەیەکی کاتی کەسەکەی داخراوە ئەگەر بەڵگەیەکی تازە دەرکەوێت بێگومان یاسا دەزەکاتەوە بە لەکۆڵینە لەگەڵیاندا داواتان کردو بۆڕونەکە دووبارە دۆسیەویش بێتەوە جارێ داوامان نەکردووە هەتا چاوەڕێن بەڵگەی تازە بخێنە ڕوو ئەنجاو کە دەداواکەینە ئێوارەی ڕۆژی 16 کانون یەکەمی ساڵی 2010 بەهۆی ئاگرێکی گوماناویەوە لە ماڵێکی گەڕەکی یاسوودا لە قەزای شەمشەماڵ سێ منداڵ بە ناوەکانی دارین و لارین و دەوەند کە تەمەنیان لە نێوان 5 ساڵ و 3 ساڵ و 6 مانگدا بوو گیانیان لەدەستدا و دایکیشیان بە ناوی سێوەقادر دوای هەفتەیەک مانەوەی لە نەخۆشخانە بەهۆی زۆری و سەختی برینەکەیەوە بەرەبەیانی ڕۆژی 24 هەمان مانگ کۆچی دوایی کرد پێشگیان لە دەستدانیشی سێوەقادر لە تۆمارێکی ڤیدیۆییدا ڕەتی کردەوە خۆی سووتان بێت و وتیشی لەو کەسانە خۆش نابێت کە دەستیان لە ڕووداوەکەدا هەبووە و دەبێت بە سزا بگەێنرێن ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی